بینەرانی عزیز ساڵی نوێتان پیرۆزبێ هیوادارم ساڵی 2019 ببێتە ساڵێکی خۆشی و بە تەندروستێکی باشەوە بەسەری بەرن. لە واشنگتۆنەوە ساڵی تازەتان پیرۆز بێ. هیوادارم ساڵی تازە بێتە مایە خۆشگوزەرانی و شادی بۆ گشتلایەک. ئاسۆ حاکم ئازاد، دەنگی ئەمریکا. ساڵا 2019 لە گەلێ کورد و لە هەموو جیهانی پیرۆز دکم هیویداریە و بێخۆشی و شادی و ئاشتی دەرباس بێ سەر هەر کەسی. لوقمان ئەحمەد، دەنگی ئەمریکا. هیویدارین ساڵا بهێتن ساڵانی ساڵا خۆشی و شادی و بەختەوەریە بیتن بۆ هەر کەسێکی. هیویدارین ساڵا 2019 ساڵا پێک بە ژیانێ و تەناهیە بیتن لە هەر قڕنەتێکی وێ جیهانێ و تایبەش بوو کوردان لە هەرێمێن کو لێ دژین. ساڵی نوێ زاینی لە گشتگەلی کورد لە هەرکی جیهان دەژین پیرۆز بێت. هیوادارم ئێوەی عزیز کە ئەمە دەبینن ساڵێکی پڕ لە شادی سەرکەوتن و بەختەوەریتان بێت. ئەسەر ساڵە 2019 لە هەر کەسێکی پیرۆز دەکەم و بە تایبەتی لە خەلکی ڕۆژاوای کوردستانی کەسێن کە لە باکوور و ڕۆژهەڵاتە سوورێ دژین و بترسن کە عورێکی ڕەش و داریە شەر بە سەرواناتێ بهێوینە ئەو عور بەڵاو ببە ئارامی vەگەرەوەی هەرێمێ ji bo Sûriyê tevahî jî ez hêvî darim ku sala 2019 bibe sala aramiyê û dawiya şer û ev xelkê sivîl bi kêmanî pergende nebin û careke din bi der nebin. Ez hêviya saleke aram û geş ji her kesî re dixwazim lê bi taybetî ji xelkê Sûriyê û awakî taybettir jî ji xelkê me yê Kurdên Sûriyê re. ساڵە 2018 بە نەخۆشی و خۆشیێت وێ دەرباز بوو هیویدکەم ساڵا بێت پڕ بەخۆشی بێت بە ئاشتی بێت بوو تەوایا خەلکێ بە تایبەت بۆ خەلکێ کوردستانê لە هەر جهەیەکێ هیویدکەم ساڵا ئاشتیە بێت ساڵێکی بێشەڕ و بێکوشتن و بێخۆن بێت ساڵا پێکڤێ ژیانێ بێتن ئەvە داخوازا هەر کەسێکیە هەلبەت ئەوێت حەجێکەر و پشتەوانên ئاشتی و ئارامیە. سڵاو لە بینەران و بیسەرانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ڕێباز مەجیدم پەیامنێری دەنگی ئەمریکا لە پارێزگای سلێمانی. ئێستا کە ئەڕۆینە ساڵی نوێوە پێم خۆشە لێرەوە پامی خۆمتان پێ بگەێنم. لە چەند ساڵی ڕابردوودا لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی مرۆڤەکانی ئەم جوگرافیای ئازاری زۆریان چەشت. ژمارێکی زۆر گیانیان لە دەرزا، ژمارێکی زۆر ئاوارە بوون. شارەکان کاول بوون، ماڵەکان ڕوخێنران. پێم خۆشە لە ساڵی داهاتوودا ببینم کە جەنگەکان تەواو بن. ئاوارەکان ئەگەڕێنەوە ماڵی خۆیان و ژیانی ئاسایی خۆیان دەست پێ ئەکەنەوە و دنیایەک دروستە بێت کە چیتی مناڵی بێتاوان تێیدا ناکوژرێن. هەروها پامی خۆم ئەنێرم بۆ هەموو ڕۆژنامەنووسە هاوکارەکانم لە سەرانسەری جیهان و درود بۆ ڕۆحی هەموو ڕۆژنامەنووسانە ئەنێرم کە لە کاتی بەجێهێنانی ئەرکەکەیاندا گیانیان لەدەستداوە. من ڕێباز مەجیدم پامنێری دەنگی ئەمریکا لە شاری سلێمانی ساڵێکی پڕخێر و خۆشی بۆ هەمووتان. ئەف دەم و هەموو دەمێن وە باش. هەروەکی تێزانین ساڵە 2018 وەکی ساڵێن دەرباسبووی دناو gelê Kurd de bû sedema gelek rojên teng û dijwar hêvîdarim sala 2019 di serî de ji bo gelê Kurd li rojhilata navîn û li seranserê cîhanê bibe sala aştî, aramî, wekhevî û azadiya hemû millet û neteweyan.